من ناوم جێنێتەوە ئێمە گەشتێکی باخەکە دەکەین. گەشتیارانی کە سەردانی ماڵی جێفرسن لە مۆنتیسێلۆ دەکەن زۆر جار سەریان سوور دەمێنێت کە ژیانی سەرۆک و پشوو درێژەکەی بۆ باخەوانێتی بدەبینن. ئێمە باز لە جێفرسن وەکو وەرزێرێک زانایەک و کەسێکی کە هەوڵێکی زۆری بۆ کشت و کاڵی وڵاتەکەمان داوە دەکەین. بەڕێز جێفرسن ئەم 2000 هەکتار زەویەی بە منداڵی چاندووە و ئەو نەخشەی ماڵەکە و گڵوباخەکان و ڕێزەکانی داناوە. پیتەر هەچ بەڕێوەبەری باخەکەیە لە مۆنتیچێلۆ و هەروەها ئەو ڕۆژانە چاو لە باخەکە دەکات. ئەوە ئەزموونێک بۆ تۆماس جێفرسۆن بوو، دەواازەیەکی نوێ و ئاسایی ڕووەکەکان بوو کە لە سەرانسەری جیهان ڕادەهات. جێفرسۆن 303 جۆر سەوزی و جیا و 170 جۆر لە میوەی لە باخەکەیدا هەبووە. تۆماس جێفرسن تۆی لە سەرانسەری جیهاندا کۆ کردوتەوە و لە کتێبی باخی خۆیدا باسی لێوە کردووە لە ساڵی 1766 بۆ 1824 نووسیوێتی. ئەوەی جێفرسن کردی چاندنی لە هەموو جۆرە ڕووەکان بوو لە شوێنەکانی ئەمریکا ئەفریقا ڕاهێنابووی. مرۆڤ پێسێرە داخۆیەکێک پێشوی داخواتوانیوێتی ئەو هەمۆی کە ئەو چاندوێتی لە مۆنتیسێلۆ بیچێنێت. پیتەر هەچ دەڵێت ئەرکی ئەو وەفاداریە بۆ پاژماوەی بەڕێز جێفرسن لە مۆنتیچێلۆ لە کاتێکدا هەندێک شتی بۆ ئەو باخەی سەدەی 19م زیاد کردووە. یەکێک لە نیگەرانیەکانی من دۆزینەوەی جۆرەکانی کۆنی سەوزی بووە ئەوانەی لە سەرەتادا جێفرسۆن هەیە بۆ ئەوەی چاندنەکە بێتە ڕێگا کە خەڵک ببینن کە بزانن لایەنێک لە دیدی جیهانی جێفرسۆن چۆن بووە. گەشتیارانی دێنڤەر کۆلۆرادۆ کریس سۆمەرس و داگ کۆرلی سەریان سوورماوە لە شاخی مۆنتیچێلۆ و مێژۆکەی. دەتوانم ببینم لەوەیە چونکە ئەو ڕێکوپێک و خەمخۆر بوو ئەگەرچی لەو حاڵەتی لێکۆڵینەوەدا بوو. پێم وایە جێفرسۆن پێشەوەی کەمە بێنێرە ئەو بەخەری شتێک بوو. بە بڕوای من هێشتا دەتوانین چەند شتێکی تر لەبارەیەوە فێر بین. لەبەر ئەو باغێکە لە پشتەوەیە تەواو حەوشەیەکە وێ دەسێت کارێکی چاچی کردبێ. پیتر هێچ دەڵێت ڕاوێژەکانی بەڕێز جێفرسن زۆر گرنگە بۆ ئەزمموی باخەوانانی ئەمڕۆ، گوتیشی دەتوانن بە تۆکانی باخەکەی جێفرسن دەست پێ بکەن. ئەمەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.